بینانی بەڕێزم کاتتان باش بەخۆشحاڵەوە لە بەرنامەی چاوپێکەوتن لەگەڵتانم بۆ گفتوگۆکردن سەبارەت بە یەکێک لە پرسیە هەستارەکانی ئەمڕۆی کوردستان و بگرە ناوچەکە و جیهانیش ئەوێش گفتوگۆکردن سەبارەت بە پەیوەندی نێوان ئیسلام و دیموکراسی و ئیسلامی سیاسی و دیموکراسی لەم بەرنامەیە پرسین ئاخۆ ئیسلام وەکو ئاینێک تا چەند تەبایە لەگەڵ سیستمی دیموکراسیدا ئەو ترسا ئەو گومانە ئەو لەگدانەوەی لەلایەن زۆر کەس و دەستگا و ناوەند و تۆژین ناوەندی تۆژینەوەەوە بەرهەم دەهێنێت سەبارەت بە پێکەوە نەگونجانی ئیسلام و دیموکراسی تا چەند بۆچوونێکی ڕاستە و بە پێچەوانەشەوە تا چەند ئیسلام دەکرێت لەگەڵ دیموکراسیدا تەبابێ ئایا ئیسلامی سیاسی وەک هێزێکی سیاسی کە بنچینەی کارکردنی خۆی لەسەر ئاین بنیاتناوە تا چەند مەترسیەکە لەسەر دیموکراسی خەباتکردن بۆ ئازادی و خەباتکردن بۆ کۆمەلگای مەدەنی تا چەند لەگەڵ پرەنسیپی هێزە سیاسی ئاینەکانە نایەکەگرێتەوە بۆ گفتوگۆکردن سەبارەت بەم بابەتە میوانداری بەڕێز فواد مەجید مسلی توێژەر لە نووسەر لە بۆی لێکۆڵینەوە ئیسلامیەکانمان کردووە بەخاتن دەکەم پێم خۆشە سەرتا بەوە دەست پێ بکەم کە گفتوگۆیکی بەربڵاو هەیە سەبارەت بە پەیوەندی نێوان ئیسلام و دیموکراسی ئیسلام لەلایەک و دیموکراسی لەلایەک و بە شێوەیەکی گشتی دوو تێزی جیاواز لەم نێوەندەیە هەیە تێزێکیان پێ وایە کە ئیسلام ئاینێکی لە بوردەیە ئاینێکی ئازادی خوازە ئاینێکە بۆ ڕزگارکردنی مرۆڤ هاتووە و بەم سیفەتەش لەگەڵ پرەنسیپەکانی دیموکراسیە یانەکەم لەگەڵ زۆربە و ئەساسیاتی ئەم تێزەیە تا ناکۆک نییە و بۆ چوونێکی دیکەشەیە بە پێشەوانەوە حەزەکەم تێگەشتن و ڕاوەکردنی تۆ لەم بارەیەوە بزانم. کاگومێت بە بڕای من سیستەمی دیموکراسی لەگەڵ سیستەمی ئاینی ئیسلامیە نەک لەگەڵ ئاینی ئیسلامی هەر لەگەڵ سیستەمی ئاینیە بەگشتی ینی دوو سیستەمی ناکۆک و دژبەیەک ئەگەر بەراورد بکەین لە نێوان سیستەمی دیموکراسیە لەگەڵ سیستەمی ئاینی ئیسلامیە بەراوردیان بکەین ئەبینین سیستەمی دیموکراسی کە بەرهەمی فکری ئەوروپایی ینی ڕۆژئاوە ئەوان لە پاش پرۆسەیەکی مێژووی درێژخایان بەرهەمیان هێنا زۆر ناکۆکە لەگەڵ ئەو پرەنسیپ و ئەو یاسایانەی کە دەوڵەتی ئیسلام و دەوڵەتی ئاینی بەرهەمی هێناوە بۆ نمونە ئەساسی سیستەمی دیموکراسی لەسەر قواڵەیەکی کۆمەڵایەتی بنیادراوە ئەو قواڵە کۆمەڵایەتیە کە بە عەرەبیەکەی عەقدی ئیجتیماعیە بریتیە لە دەستنیشانکردنی ئەرک و مافی هاوڵاتی لە بەرامبەر دەسەڵاتدا کە ئەرک و مافی دەسەڵاتیشی دەستنیشان کردووە ئەمە لە سیستەمی ئیسلامە زۆر جیاوازە لە سیستەمی ئاینی ئیسلامیە زۆر جیاوازە لە سیستەمی دیموکراسیە لەبەرەوە بە هیچ وێ ناگونجێن دەوڵەتی ئیسلامی لەسەر دوو بناغە پێگێت یا پێکهاتوو بە درێژایی تاریخ یەکێکیان دەوڵەتی ئیسلامە ینی پشتگیریکردن لە دەوڵەتی ئیسلام هەوڵان بۆ دامەزرانی دەوڵەتی ئیسلامی دووهەمیان پاراستنی یەکێتی نەتەوەی ئیسلام مەبەست لە یەکێتی نەتەوەی ئیسلام یعنی توانەوەی هەموو نەتەوە جیاجیاکان لە بۆتەقەی ئاینی ئیسلامە یعنی چسکردن و لابردن و نەهێشتنی خەسڵەتی نەتەوەی شتیان هەر لەبەر ئەوەشە ئەیبینین میتۆدی ئاینی بە تایبەتی میتۆدی ئاینی ئیسلامی و ئێستش لە عێراقا زۆر باشکرا دیارە هەموو تیارە سیاسی ئیسلامیەکان باوەڕیان وایە کە مەسەلەیەک نییە لە عێراق ناوی مەسەلەی قومی بێ و بڕاشیان پێنی و پشتگیریشی لێ بەڵام مە مەستەفا دێمە توانین تێبینی حالەتێک بکەین ئەوش ئەوەیە چ ئیسلام چه هەر ئاینێکی تر بریتێ لە کۆمەڵێک تێکست لە کۆمەڵێک دەقی دیاریکرا لە ئیسلامە دەقی قورئان و سونەت و لە مەسیحێتە ئینجیل و لە هەر ئاینێک دەقێکی پیرۆزەیە ئەم دەقا بەردەوام لە بەردەم تەویلی ئینسانایە و تەویلی ئینسانیش ئەکەوێتە ژێر کاریگەری بارودۆخی کۆمەڵایەتی بارودۆخی هوشیاری و گەشەکردنی ڕۆشنبەری ئەو کۆمەلگایە هەلومەرجی ئابووری ئەو کۆمەلگایە و هەر کۆمەلگایەک بەپێی پێویستی خۆی معنار لەم تێکستانە بەرهەمهێنێ بۆ نەکرێ ناو ئاینی ئیسلامە لەم سەردەمەیە معنایەک لە تێکستی قورئانی بەرهەم بهێنرێ کە تەبابێ لەگەڵ دیموکراسیە من پێم وایە جیاوازیەکە لەوایە کە لە ئاینی ئیسلامە هەتا ئێستا نەتوانراوە ڕیفۆرم بکرێ ئەو ڕیفۆرمەی کە کاتی خۆی لەسەردەستی کاڵفن و مارتن لۆسەرا لە ئەوروپا کرا ئەو هەتا ئێستا هیچ موجتەهیدێکی ئیسلامی نەهاتووە بەو شێوەیە کە کاڵفن یا لۆسەر لە ئەڵمانیا کە کردیان ناتوانێت ئەوە بکەن بۆ نمونە بە لە جەمالەدینی ئەفغانی و با لە مەحەممە عەبدە و با لە دوای کەواکیبی عەبدوڕەحمانی کەواکیبی و ئەوانەوە تەماشا بکەین هیچ یەکێ لەوانە نەیانتوانی پرۆژەکەیان بەسەرکەوتن کۆتایی پێبێن و فعلەن بە بنبەستیش گەیشت هەموو ئەو شتانی کە جەمالەدینی ئەفغانی باسی کردوانی
توانی بێتە پرەنسیپێک لە کۆمەڵگای ئیسلامیە لە هیچ شوێنێکە ئیشی پێ بکرد یا ئەوانەی کە مەحەممە عەبدە بۆچی سەبەبەکەی چییە؟ من پێم وایە لە بنەڕەتە دیانەتی ئیسلام قابلی هەنیە قابلی ڕیفۆرم نییە جیاوازی بینی ئاینی ئیسلام لەگەڵ ئاینی ئیساییە لەگەڵ مەسیحیە تا لەوایە مەسیحیەت تێکستەکانی ناو ئەنجیل ئامۆژگارین ئەوانی ناو قورئان بوونەتە یاسایەکی خوایی کە بە منطقی ئیسلامی بە پێی میتۆدی ئیسلامی ناکرێت ئینسان کە عەبدی خوایە دەستکاری یاساکانی خوا بکە من ناچمەوە ئەو قوڵایی ئەو مێژوانێ بۆچی دیانەتی ئیسلام یاسایی هێناوە بۆچی مەسیحیەت یاسایی هێنا چونکە بە حەقیقەت ئەوەش بە خۆی گەڕێتەوە بۆ مەرجێکی کۆمەڵایەتی سیاسی ئەو سەردەما دیانەتی مەسیحی لە کۆمەلگایەکە هاتەکایەوە ئەو کاتە کە دەوڵەت هەبوو کە ئەو وەختە ئەو بەشەی کە دیانەتی مەسیحێتی تیا هاتەکایە و مەسیحتیای ئاینەکەی تیا بڵاوە کردوانێ بەشێک بوو لە دەوڵەتی ڕۆم ئەو کاتە قانون هەبوو ئیمپراتۆریەتی ڕۆم هەبوو لەبەر ئەو ئاینەکە پێویستی بە قانون نەبوو یعنی پەیوەندی بینی ئینسانەکانی تهدید کردبوو پەیوەندی بینی ئینسان و بینی دەوڵەتی تهدید کردبوو پێویستی بەوە نەبوو بەڵام لە جزیرەی عەرەبیە کە ئاینی ئیسلام هاتووە هیچ یاسایەک نەبوو پێڕۆ بکرێ ئیشیان لەسەر ترادیسیۆن کردو یعنی کار بە تەقالید و بە کللتور و بۆ کراوە هەر بۆیەشە ئەیبینی لە ناو تێکستەکانی قورئانە لە ناو دەقا ئەبینی زۆربەی زۆری شتە ترادیسیۆنەکان بوونەتە قانون بەڵێ بەڵام مەمەستە فواد ئێمە لەگەڵ ئەوەی کە ئەزانین تێکستی ئیسلام یا قورئان بەتەنها ئامۆژگاری نییە بەڵکو شەریعەتیشە قانونیشە بەڵام کۆمەڵێک محاولاتی جدیمان هەیە کە ڕیفۆرمێکی بنچینەی دەکا و مەساحەیەکی گەورە لە ئازادی و پێکەوە ژیان بەرهەمێنە بۆ نمونە ئەوەی کە ئەو کەسێکە لە ناو دنیا عەرەبە پێوترێ فەقیهی یاخی جەمال بەنا یا مەسەلەن ئەزمموی ئیسلامیەکانی تاریق ڕەمەزان لە ئەوروپا یان کۆمەڵێک نموزجی ڕیفۆرم خوازی لە ناو دنیای ئیسلام هەیە کە فۆرمێکی تازە بە تێکستەکانەیەوە ئەیگونجێنە لەگەڵ دنیای تازە و لەگەڵ دیموکراسی و لەگەڵ ئازادەکانە پێتوانێ ئەم محاولانە جێگەی ئەوەیە کە پێشواسی لێ بکرێ وە گونجان لە بینی ئیسلام و دیموکراسیا بەدی بێنێت سیارەکە لەکوێی ئەمە هەروەک دەق بەڵام وەکو کردەوە توانویانە لەکوێ جێبەجێ بکەن ئێمە ئیش لەسەر هی نەکەین لە سەر وەقایع قسە لەسەر وەقایع بکەین باشە ئێمە لە ئێستا سۆدانمان هەیە بنمونە ئێستا ئێرانمان هەیە ئێستا وڵاتی سعودیەمان هەیە ئەمە هەمووی بە شێوەی جیاجیا دەوڵەتی دینین ئێمە قسە لەسەر ئەوە ناکەین کە مەوجودە قسە لەسەر ئەوە ناکەین قسە لەسەر نیات ناکەین چێ نیەتی هەیە چی بکایە چۆنی بکە بەڵام ئەوەی کە ئەو کۆمەڵە مفەکرای کە نیەت نییە بەڵکو تەفسیرە فکرە باش بەستوانیانە لەکوێ جێبەجێ بکەن لە شوێنێکی دنیاتوانیانە جێبەجێ بکەن سیستەمێکی ئیسلامی بێن نەکایەوە کە بگونجێ لەگە پرەنسیپەکانی دیموکراسیێت لەکوێی دنیا ئەمەیان کردووە ئەو ئێمە ئێستا چەند وڵاتێکەیە کە ئەوە بەڕێشەوەی ڕەنگە چەند وڵاتێکی کە سیستەمی ئیسلامی تایە بنیاد بنرێ ئەیبینین بزانین تا چەند ئامادەیان تایە بۆ ڕیفۆرمێکی ڕیشەیی لەو زۆرەی کە جەنابی باسی بەڵام پێت وانە کە ئامادە نەبوونی بیناکردنی ئەو تێزانی کە ڕیفۆرم بەرهەمەهێنێ هەلەوەی جەمات بەناو باسم کە تا دەکاتە سەر ئەو تەفسیرەیەکی شێک و دکتۆر محەممەد شەحرور بۆ قورئانی ئەکا تا کۆمەڵێک پرەنسیپی دیکە لەو مەسەلانە هەیە ئەنجامی دواکەوتووی هەلومەرجی سیاسی و دواکەوتووی هەلومەرجی کۆمەڵایەتی و ئابووری جیهانی ئیسلامی خۆیەتی بەقەت ئەوە ئەنجامی داخراوی تێکستەکان نییە من پێم وایە ئەبێ بگەڕێنەوە سەر ئەو بابەتی پێشتر باسمان کرد مەسئلەی بوونی ئەوەیە کە جەناب فەرمی شریعەتە کە قانونە ئایا ئەکرێ دەستکاری قانون بکەم با بڵێن لە مەجای لە بواری هێنا لە بواری باری کەسایەتە ئەوەی کە پێوتێ ئەحواڵی شەخسی ئایا هیچ ئیسلامێکی سیاسی بەوە ڕازیە بێ دەستکاری ئەو بکرێت کە مەسەلا میراتی پیا و دوو ئۆنگی ژن نەبێ ئەو قانونێکی خوایە و هاتوو کابێ پیا و دوو ئۆنگی ژن بەم نمونە یعنی یاخود پیاوێک بۆی هەبێت چوار ژن بێنێ یاخود هەموو ئەو شتانەی تر کە لە قورئانە هاتووە ئەمانە قوانینن ئەمانە قانونەوە هاتووە قانونێکە من پێم وایە نە شەحرور و نە غەیری شەحرور ناتوانێت ئەگەر دەوڵەتی ئیسلامیە بێ لەوە بچێتە دەرەوە کە لە چۆ دەرەوە ئیسلامی نییە
کەلەوە ئەگەر لەوە چوە دەرەوە معنای ئیسلامی نیە ئەنجا بۆچی ئیسلامیە ئەگەر ئەو بڕای بە پلۆرالیزم هەبێ بە تعدودیەت هەبێ و ئەگە بڕای بەوە هەبێت کە ئەتوانێت دەستکاری نوسوسی قورئان بکە ئەگەرەوەی بۆچی ئیسلامیە بەڵێ باش بە من لەو ڕوانگەوە ئەوە لە تۆ بپرسم لەم چەندەی سەدەی ڕابردووە سەدەی ڕابردووە ئێستاشی لەگەڵا بێکە سەدەی نوێی بیستویەکە یەکێک لە دیاردە هەرە سەرنجڕاکێشەکان کە جێگەی گفتوگۆی زوربەی ناوەندە سیاسی و سنتەرەکانی تۆژینەوە و هەتا ناوەندە سەربازەکانی دنیاش بووە ئەویش دیاردەی ئیسلامی سیاسیە و مەترسیەکانی ئەم دیاردەیە لەسەر ئازادی و لەسەر دیموکراسی بە شێوەیەکی گشتیتر بە تەسەوری تۆ ئەم ترسا ئەم لێکدانەوەیە کە پێی وایە ئیسلامی سیاسی مەترسێکی ڕاستەقین لە بەردەمدی لەسەر دیموکراسی تێگەشتێکی ڕاستە بۆ چوین تۆ لەو بارەوە چی من پێم وایە ئیسلامی سیاسی بۆ خۆی دوژمنی هەرە سەر سەختی دیموکراسیێتە چونکە ئیسلامی سیاسی ئەوڵەن بڕای بە تعدودیت یعنی پلۆرالیزم بڕای بەوە نیە چونکە ئەوە بە دژی مەفهومی یەکێتی نەتەوەی ئیسلامدان لەبەر ئەوە نظامی پەرلەمانیشی پێ قوبوڵ نییە ئەوە نقطەی یەکێتی و نقطەی دووەمی ئەوەیە پەرلەمان ئەبێتە کە نوێنەری خەڵقا لە سیستەمی دیموکراسیە یاسا دانێ ئەو بڕوای بە یاسایەک نیە کە ئینسان داینە ئیسلامی سیاسی بڕوای بە یاسایەکە کە لە شریعەتەوە هات کە شریعەتە هیچ جۆرە یاسایەکی وەزعی قوبوڵ نییە ئەگەر تعاروس بکە ئەگەر پێچوانەی دەقی شریعەت بێ ئەشێ هەنێ یاسا دابنێ سیستەمی ئیسلامی سیاسی ئەشێ داینێ بەڵام تعاروز ناکات لەگەڵ سیستەمی بەڵام ژیان و پێشکەوتنی ژیان و کۆمەڵ و واقعی اقتصادی اجتماعی سیاسی هەموو ئەوە واکە کە دەق لە مووقعێکی سابیتایە بەڵام ژیان لە مووقعێکی بزێ و ئەوەیە لە حرەکەتایە یعنی قەت ناکرێت تۆ دەقێکی چەسپا و بێنی بەرامبەر بە واقعێکی متحرک چۆنی تطبیقەکەی ئەگەر لەگەڵ ئەو مرونەتە نەبێ ئەوش بگونجێنی بەڵام لە ئاینی ئیسلام ئەوی قوبوڵ نییە من پێشم وانێ هیچ تەیارێک بەوانەشەوە کە خۆیان بە میانە ڕەوەزان کە لای من میانە ڕەوتونڕە و چەند جاری تریش ئەوە وتووە نییە لەو مەجالە من پێم وایە هیچ لایەکیان ئەویان قوبوڵ نییە کە دەستکاری دەقی شریعەت بکرێت بەڵێ بێگومان ئەوە ڕاستە بەڵام ئێمە توانین باس لە ئەزمموی هەندێک وڵاتی ئیسلامی بکەین کە ئیسلامی سیاسی تایە هەیە و لە هەمان کاتیشا جۆرێک لە ئەلمانیت بە معنای بێلایانی دەوڵەتی بەرامبەر بە ئاین و تایفۆنەتەوەکان و بەرامبەر بە پاراستنی ئازادەکان ڕەچاو کردووە نمونەیە کە زۆر هێندێتەوە ئەزمموی پارتی دادوکە شەپێدان لە تورکیا و ئەزمموی ئیسلامیەکانی مالیزیا و هەندێک لە وڵاتانی ئاسیای ناوەند کە ئیسلامیشی لیبرالکراویان بلەواقع عجەبەجە کردووە من پێم وایە فەرق لە بینی مالیزیا و لە بینی تورکیاشا هەیە بەڵێ بێگومان فەرقەیە فەرق لە بینی ئەوەی کە عیلاقی هەیە بە حیزبی داد و گەشەپێدانی تورکیە ئەوڵەن حیزبی داد و گەشەپێدان قەت ناتوانێت وەکو حیزبێکی ناو عالەمی عەرەبی حیزبێکی ئیسلامی ناو عالەمی عەرەبی تەسەڕف بکە لەبەرچی یەکەم لەبەر ئەوەی تقریبا 80 ساڵە سیستەمێکی ئەلمانی لە وڵاتێکی وەکو تورکیا پەیڕەوە کرێت کە ناتوانێت بەو ئاسانی ئەو ڕای بماڵێ بەشێکی زۆر گەورە لە تورکیا هەر ئەوروپیە یعنی خەڵکی ئەوروپان و بە ڕەگەز و بە هەموو شتێ ئەوروپین کە ئەمە زۆر سەختە بتوانێت ئەو سیستەمی ئیسلامی بەسەریا تەطبیق بکە یەک نقطەش زۆر مهمە ئەوەیە کە ئیسلامی سیاسی دائیمە من پێم وانەیە کە شیعە پەیڕەوی تەقیەکە بەتەنیا من پێم وایە سونەش پەیڕەوی ئەو پرەنسیپی تەقیەیەکە بۆ شاردنەوەی مەبەستەکانی خۆی ڕەنگە ئەو ڕێگایی گرت نەک ڕەنگە هەر بە تەئکید وایە ئەو ڕێگایی گرتووەتە بەر کە سەرەتاشی وا بچێتە پێشەوە کۆمەڵێک کێشە هەیە کە لە بەردەم سیستەمی سیاسی ئێستەی تورکیا یەکیان لەوە مەسەلەی نەتەوەی کوردە یەکیان مەسەلەی قوبڕوسە یەکیان مەسەلەی باگراوندی قەتڵ و عامی ئەرمەنە کە هەتا ئێستا ئەوروپا مسڕە لەسەر ئەوەی کابێت تورکیا اعترافەوە بۆ حەقیقەتە بکاوە بێ معزەرەت بێنێتەوە ئەگەر ئێستا ئەمان پێڕەوی تەوژمێکی ئیسلامی توندڕە و یا بۆ نوع بکەن کە لە عالەمی عەرەبیا هەیە حتمما کێشەکانیان بۆ زیابێ بە تایبەتی لە ظروفێکە ئەوە 20 ساڵ زیاتر ئەوان خەریکی ئەون بنە ئەندام لە یەکێتی ئەوروپا بەڵام مەمەستە هەموو ئەو شتانە بە معنایەکی تر ئەو چوارچێوە سیاسی و یاسایی بۆ ئەلمانەت هەیە لە تورکیا
و ئەو کێشە سیاسی و ئابوورەی لە ناوخۆی تورکیا هەیە پارتیشی ئیسلامی سیاسی ناچار کردو علمانیت قبول بکە و ئەردۆگان لە میسر بە ڕاشکایی باسی لەوە کرد کە سیستمی علمانی هیچ کێشێکی لەگەڵ ئیسلامانیە و پێویستە میسر و وڵاتانی دیکە چاو لە تورکیا بکەن بە قبولکردنی دیموکراسی و علمانی مەبەستی ئیسلامەکانی وڵاتەکانی خۆیان بوو. ئایا ئەمە ئەو هێمایە نەبەخشێ کە واقعی کۆمەڵایەتی ئابووری سیاسی هەر وڵاتێک ئەتوانێت ئیسلامی سیاسی ناچار بکە کە دیموکراسی قبول بکە و علمانیت قبول بکە لە کاتێکا ساوبیتەکانی ئەم شریعەتیش بێ واقعی لە تورکیا هەیە لە شوێنی تر نییە. واقعی ئەو تەجروبەی کە لە تورکیا هەیە 80 ساڵ علمانیت لە پاش 450 ساڵ دەوڵەتی خلافەت ئەو واقع نییە. واقعی تورکیا واقعیشی زۆر جیاوازە. اینجا ئەگەر ئەردۆگان ڕازی بێ بەوەی علمانیت قبول بکە بۆچی ئیسلامیە؟ یان ئەگەر بە حقیقت خۆشتێک نییە فاسیلەیەک نییە لە بینی ئیسلامیەت و لە بینی حزبی دینی و لە بینی حزبی علمانیە یا علمانیە یا دین. ئەو ئینتقائیەتە پێم وابێت تو خۆش و قبوڵی نییە یعنی شتێ لەم هەڵبژێری شتێ لەو هەڵبژێری. حزبی ئیسلامی حزبی دینی یعنی پێڕەوکردنی نەسی دینی بە تایبەتی هی ئیسلامی وایە. حزبی ئیسلامی ئەبێ پێڕێوی شریعەت بکە کە پێڕێوی شریعەتی نەکرد عنی ئیسلامی نییە. ئێکە ئیسلامیش نەبێ عنی علمانیە. بەڵام لەکوێی تری دنیا ئەوە پێڕۆکرێ ناکرێ. مالیزیا ئەسڵەن فەرقەکەیان لەوایە کە ناتوانێت ئیسلامی بۆ وەکو عەرەبستانی سعودی وەکو لیبیا وەکو شوێنێکی کە ئەسڵەن چونکە کللتورەکەی ئەوان کللتورێکی جایە. کللتوری میلەتێکی بوزیە کە ئەساسن خۆیان بوزی بوون و کللتوری لێبوردەی و کللتوری تەسامح ئەوانە ئەوان زۆر جایە لەگەڵ شوێنانی تریشە. جنوبی شەرقی ئاسیا هەموو ئەوانە تەماشا بکەی لە جنوبی شەرقی ئاسیا تەماشا بکە ئەو ڕەوتە بەو نەوعە تەنیا لە پاکستانە ئەیبینیتەوە کە ئەوش کۆمەڵی فاکتەر هەیە وای کرد و پاکستان وای لێبێ و ڕەنگە بۆ خۆی ئەوانەی کە ئێستا زۆر دژایەتی فکری ئیسلامیەکەن لە ڕۆژئاوا هەر ئەوانە بۆ خۆیان دەوریان هەبووە لە تیشکردنی ئەوە. پاکستان وڵاتێکە تایە لەسەر ئەساسی دین دەوڵەتەکە دروست کراوە. کاتی خۆی لە ساڵ 1940 کە لە هندستان جیاکراوەتەوە لەسەر ئەساسی دینی جیاکرایەوە و لەژێر فشاری ئەوە بەوەشی نیانکردن هانیانان کرد جیابنەوە لە هندستان لە دژی غاندی لەو سەردەما کە ئەمانە ئیسلامن هینێکی جیان کللتورێکی جیان و زمانێک ئەوەیەکی جیان ئەج نەخۆ بن ڕێگە سەر عین ڕێگەزن. بەڵێ بەڵام ئێستا ئەوەی کە لە واقعی ئەمڕۆی دنیاە ئەوەی کە پێوترێ گلۆبالیزیشن ئەوەی کە پێوترێ سیستمی تازەی دنیا ئەو دیاردەیە ئەبینی کە مەوجەیەکی بەهێزی دیموکراسی دەکردن و بانگەشەکردن بۆ دیموکراسی هەیە. پێت وایە لە وڵاتانی عەرەبی و لەم وڵاتانی ناوچەکە و لە کوردستانی ئێمەشا ئەو شەپۆلە گەورەی هەندان بەرەو دیموکراسی بەرەو ئازادەکان لەدایکبوونی بەهاری عەرەبی کە شەڕێکی گەورە بوو لەگەڵ ئیستیبداد و لەگەڵ نەبوونی ئازادەکانە هەموو ئەمانە ئیسلامی سیاسی ئەم وڵاتانە ناچار ناکە بە خۆیانە بچنەوە و قبوڵی جۆرێک لە دیموکراسی بکەن لە وڵاتەکانی خۆیانە و باوەڕیان بە ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات و قبولکردنی ئازادەکانی خەڵکیشتر هەبێ. من پێم وایە پێچوانەکەی ڕاست. من پێم وایە ئەو گەشەکردنی فکری دیموکراسی و هەڵپەکردنی خەڵقی و زۆربەی خەڵقی بۆ دامەزرانی سیستمی دیموکراسی و کرانەوە بە دنیا و ئازادی بیر و ئازادی فکر و مافی مرۆڤ و مافی ژن و هەموو ئەو مەسائلانەی کە ئێستا تەرحە لەسەر سەتحی دنیا ئەوە وای لێکردون کە فکری ئیسلامی سیاسی تونتر بن ئێستا و لە ئایندەیەکی زۆر نزیکە ئەیبینین وەزعی لیبیا چی لێیە و لە ئایندەیەکی نزیکە ئەیبینین وەزعی تونس چی لێیە و میسریش بەڕێوەیە. من پێم وانییە ئەوە بێتە هۆی ئەوەی ئەوان بەرەو خاوبوونەوە و ساردبوونەوە بڕوە. هەر نمونەی ئەوەی کە لە کوردستانە ڕوویە لەژێر تەسیری ئیخوان الموسلیمینی میسر و ئەوە بۆ خۆی نمونەیەکە بۆ تعمیمکردن بۆ بەگشتیکردنی ناوچەکە بە هینێک بە هەیمەنەت پێبەخشینی ئیسلامی سیاسی. ئەجا ئەمە ئەکەوێتە سەر تەوازنی قووەت کە ئەکەوێتە سەر هاوکێشەی هێزی هێزەکان ینی ناکۆچی کۆمەڵایەتی موقعی کۆمەڵایەتی هێزە سیاسیەکان موقعی سیاسیان ئەوە تحکم بەوە کە بڕیار لەسەر ئەوە ئایا ئەمانە ئەتوانن نیاتان ڕەنگە سووریا وەزعی جیابێ لەگەڵ شوێنی ترا
من بۆ خۆم ڕەم وایە ڕەنگە سووریا فەرقی هەبێ لەگەڵ میسر فەرقی هەیە لەگەڵ شوێنی ترا بەڵام بەعموم ئەوانەی کە لە باکووری ئەفریقان ئەیبین من نەتیجەکانیان باش نابێت بەڵام هەر چۆنێک بێت ینی هاوسەنگی هێزەکان بێ کە کۆمەڵێک هێزی علمانی لەیەکێک لە هەرێکێک لە وڵاتانەیە هەیە و شەپۆلێکی گەورەی دیموکراسی هەیە پشتگیریکردنی نێودەوڵەتی بۆ هەر وڵاتێک لە دنیای گرنگە و وڵاتێک کە بیاوێت دیموکراسی ئیلغا بکاتەوە پشتگیری نێودەوڵەتی ئەمڕۆ جیهان لە دەسایە لەشر کاریگەری هەر کامێک لەم فشارانەیە بێ ڕاستیەک لە واقع خۆی دەرەخا ئەویش ئەوەیە کە ئیسلامی سیاسیەک دێتە ئاراوە ناچارە بێ دیموکراسی و ئالوگۆڕی ئاشتیان دەسەڵات قبولکە ئەم قسەیە ڕاستە تۆ پێ دوایە کاک ئەومێت ئەوانەی کە پشتگیری لە سیستەمی دیموکراسی با بڵێن ئێستا کە بەسەرکردایەتی وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا کرێ ئەوانە ڕاستگۆن لەگەڵ میلەتانی ئەم ناوچانە ئەوانە پشتگیری لە دیکتاتۆرترین و تۆتالیترین سیستەمی دنیاکەن کە وڵاتێکی وەکو سعودیە کاک لە وڵاتێکی وەکو سعودیە هەتا ئێستا محامی بۆی نییە یعنی من مەسئولم لەو قسەیەکەیکەم تا ئێستا محامی بۆی نییە بۆ هیچ قزەیە کە عیلاقی هەبێ بەباری کەسێتی ئینسانەوە هاوڵاتیەوە بچێتە محکمە دیفاع لە هاوڵاتی بکە مەسئلەی تەلاق مەسئلەی یعنی جیابونەوەی ژن و مێرد مەسئلەی مارەکردن مەسئلەی چی مەسئلەی ئەوانە میرات ئەوانە هیچ کەسێ بۆی نییە هیچ محامیە بۆی نییە و کە دەریژەچێت لە کولی یاسا کە دەرەچێ عەقدیان پێی ئیمزاکن کە نابێ ئەو جۆرە مەسائلانە هینکەن باشە پێشچاوی ئەمریکاوە نایبینێ سعودیە بەو جۆرەیە سیاسەتی ئەو دەوڵەتانەوە ڕۆژاوە پیش سیاسەتێکی پراگماتیە بە پێی مەساڵیحی خۆیان و پەرژەوەندی خۆیانێکن بۆ نازانن خەتەری گەورەی قاعیدە هەیە لە لیبیا بچێتە سەر حکوم کەچی ناتۆ ئەوەی بۆ کردکە کردی من دڵنیام لەوەی کە هەموو ناتۆ زۆر هەموو دەوڵەتانی ناتۆ زۆر باشەزان قاعیدە پێگەیەکی زۆر بەهێزی هەیە و ئەوەشی کە ئێستا سەرکردایەتی مەجلیسەکە کە ئەوە خۆی قاعیدە بوو لە گوانتانامۆ بوو ئەی بۆ پیشگیریان کرد بێتە سەر حکوم خۆ ئێستا لە سووریا تەماشا بکە مرکزی ئۆپۆزیسیۆن لە سووریا حمسە معلومە یعنی و قاعیدەیەکی پتەوی ئیخوان لەوێ بە درێژایی هین ئەوە جوا بووە مێژوو شەروا بووە لە هەشتاکانە لە سەردەمی حافزە سەدیشە کۆختی قەتڵ و عامەکەی لێکردن لە هەشتاکانە ئەوێ بووە ئێستا ئەیبینی بە پێشچاوی هەمویانە بە هەموو دنیاوە ئەیبینی کە ئەوان تقریبا قیادە هینەکەکان ڕاستە هینی تایە هێزی ئەلمانیشی تایە خەڵقی تریشی تایە و لەو توێژە گەنجانەش کە ئارەزومەندن و ئەیانەیە و پیان باشە و حەز ئەکەن کە دیموکراسیت پێ ڕۆ بکرێ و کە سیستەمێکی دیموکراسی و ئازاد بێت بەڵام ئایا مەسەلەکە خواست و ئاواتە یا مەسەلەکە واقعی کۆمەڵایەتی و سیاسی و اجتیماعی و هاوسەنگی و تەرازوی هێزە لە ناو کۆمەڵەکە بەڵام مەستەفا فواد ئێمە تێزێکی سەبارەت بە ئیسلامیەکان ئەوش ئەوەیە کە ئەو مەترسیەی کە سەبارەت بە ئیسلامیەکان هەبوو لە هەرێکێک لە وڵاتە عەرەبیەکانە بێگومان ئەم ترسەکە سەبارەت بە باڵادەستی ئیسلامی سیاسی و بوونی خەتەریان لەسەر مەسەلەی دیموکراسی و ئازادیەکان ترسێکە لە سەرەتای هەڵدانی ئەم هێزەوە هەیە بەڵام ئەوەیە بۆچوونێکەیە کە پێی وایە ترسی ڕاستەقینە لە ئەلمانیەکانە دەرکەوت ئەلمانیەکان بوون لە لیبیا و لە تونس و لە جەزائیر و لە سووریا و لە عێراق و لەمانە دەسڵاتیان بەردەستکەوت و ئازادی و دیموکراسیان کوشت کاکومێت من نازانم ئەو مەفهومی ئەلمانیەتە چۆن تەعمیمەکرێ بەو شێوەیە یعنی ئێمە بۆ معمەر قەزافی بکەین بە ماڵ بەسەر ئەلمانیەتەوە لە چی ئەلمانیە کاکە ئەمە هەروەگە وایە کە حیزبە ئیسلامیەکان لە کوردستان ئەڵێن دەسەڵات لە کوردستانە ئەلمانیە لە کاتێکە دەسەڵات نە ئەلمانیە ئەلمانیەت مەفهومی تایبەتی خۆی جەناب دەیزانی دەسەڵات لە هەر وڵاتێکە ئەگەر ئەلمانی بێ دین لە دەوڵەت جا بکاتەوە ئەبێ مؤسساتی دینی علاقی بەسەر دەوڵەتەوە نەبێ ئەبێ مؤسسەی فقهی نەبێ لای ئێمە لە سەردەمی دەسەڵاتی کوردیە دەستگای ئیفتامان هەیە لە 69 هەفتاوە لە عێراقا مرکزی ئیفتا نەماوە لە کوردستانە لە 2000 ئێمە مرکزی ئیفتامان دروست کردوەوە کەچێ حیزبە ئیسلامیەکان دەسەڵاتی کوردی ناوەنێن دەسەڵاتێکی ئەلمانی و بە حیزبەکانی ژەڵیان حیزبی ئەلمانی دیارە من گومانم نییە لەهۆی کردنەوە ئەم حیزبانە کە دەسەڵاتیان هەیە خەڵقی ئەلمانی تایە بە تەکید تایەتی و تا سەر ئێستیش ئەلمانین ئەمما دەسەڵاتەکە دەسەڵاتێکی ئەلمانیە نەخێر بە تەکید وانە مەلا بۆ معاش لە دەوڵەت وەرەگرێت لە دەوڵەتی ئەلمانیا پیاوی ئاین معاش لە دەوڵەت وەرناگرێت لە دەوڵەتی ئەلمانی پیاوی ئاین لەسەر چیە بێ
لەسەر ئەو خەڵقانەی کە پێڕەوی دیانەتی خۆیانەکەن باربوویانەکەن ئەویانەکەن هێنە ئێستا بچ بزان لەو دادوگەشە پێیانە بزان ناتوانێت معاش بابەشین بە مەلایەک دەوڵەت موافقە دەکات نییە ئەو شتێکی وان نییە بێزگەلەوە مەلایەک بۆ چ عیلاقی هەیە بەسەر ئەوە کە لە جیاتەوەی پێڕەوی مەسەلە ئاینەکانی خۆی بکات کە تقوسی دینیە نوێژ و ڕۆژ و ئەوە دەخالت بکە لە هەموو مەفسەلێک لە هەموو جونگەیەکی ژیانی کۆمەڵایەتی خەڵقە لە ئیبداعی لە داهێنانی خەڵقە لە حیاتی ڕۆشنبیریە قبوڵی نەکا کە شیعرێ بنووسرێ بە پێشچاوی دەسەڵاتەوە دەسەڵات پشتگیری لێکات چونکە کە دەسەڵات بێدەنگ بوو یعنی پشتگیری لێ کردووە بە تەکید کە لێ بێدەنگ بوو یعنی پشتگیری لێ کردووە لەسەر مینبەری مزگەوت و فتوای قەتڵعامی خەڵقەکە دەسەڵات بێدەنگی لێ کردووە ئەمە چ جۆرە دەسەڵاتێکی عەلمانیە ئەسڵەن ئەوەی دەسەڵات لە خزمەتی ئەوانایە لە خزمەتی حیزبی ئیسلامیەکانە ئەوە هینیە ئەو تا ئەمڕۆ دوێنێ کەمپینیان کردووە لەبەرەوەی باسی تاریخی ئیسلام کراوە باشە تاریخی ئیسلام بۆچی نابێ باس بکرێ تەبەری بۆ باسی تاریخی ئیسلامی کردو ئەوی بۆ ناچن تەبەری لە گۆڕ هەڵ بێنە دەرەوە ئیبن ئەسیر دەرهێنن دینەوەری دەربێنن چێ دەربێن ئەوە تاریخ خەڵق تاریخی ئیسلامە خوێنێتەوە تێگا حتمما باسی شێکە ئەمە ئێمە بین ئەمە تعمیم بکەین بڵێنم دەوڵەتانە دەوڵەتی ئەلمانی بوون نەبعز ئەلمانی بوو بەعز هیچ نظامێکی سیاسی لە عالەمی عەرەبیە اعتزازی بەقدر بەعز بە دیانەتی ئیسلامەوە نەکردووە کاکە مؤسسی حزبی بەعز اعتزازی بەوە کرد کە لە مردنیا بۆ بە ئیسلام یا پێش مردنی بۆ بە ئیسلام کاکە چونکە بە حقیقت فکری دینی ئیسلامی لەگەڵ فکری قومی عەرەبیە دوو ڕوویسکەیەکەن هەریەک لە خزمەتی ویترایە چونکە عەرەب بە تایبەتی شۆفێنێتی عەرەب ئیسلام بە جوزئێک لە کللتوری نەتەوەی خۆی زانێ لەبەر ئەوە قەتیش لە مەجای کەواتە توانین بڵێن کاتێک دەتوانین هێزێکی دیاریکراو بە عەلمانەت پۆڵیان بکەین کە ئەو هێزە بە تەواوی تەبابێت لەگەڵ دیموکراسی و بەتەبەنی دیموکراسی بکە و ناتوانین بە هێزێک بڵێن ئەلمانی لە دەرەوەی سیستمی دیموکراسیا بێت زۆر باشە دەرکەوتی ئەم دیاردەیە لە ناو لە کوردستانە چۆنە ئیسلامی سیاسی لە کوردستان تا چەند مەترسیە لەسەر ئازادی بەس بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارە بیتەوە ئەم ناوبڕەمان هەیە بینانی بەڕێز لەگەڵمان بن دوای ئەم ناوبڕە پرۆگرامەکەمان بەردەوامە بێ